و بۆنەکان دوانێکی لێکدانە بڕام بە تایبەت ئیتر لە کاتێکا تۆ کاچی بۆ هەر شوێنێک زۆر کەسەیە حەز و خولایەکی زۆری هەیە بۆ بەکارهێنانی بۆن جا چی لەوە خۆشترە تۆ بۆنێک بەکار بێنی بۆنێکی کوردینی کچێکی کوردی زۆر جوان بێ جا ئەو بۆنە کوردیەش هاوشێوی براندە زۆر بەناوبانگەکان ناوێکی جیهانیشی هەبێ ئەمڕۆ خات و ڕۆزە تاریخ وەکو خاوەنی براندی بۆن لەلامان ئامادەیە ڕۆزێکیان سڵاو لێ بێ بەخێر بێت زۆر بەخێر لە هۆڵەندا تا هاتی بۆ ستۆدی ڕۆژێک نوێ بەخێر بێت سەرچاوان ستانەکەم سڵاو لە ئێوەی ئازیزیش پێشەکی جەژنی ڕامەزان پیرۆزەکەم لە هەموو لایەک و لە هەر هەموو کوردانی جیهان زۆر سپاس بۆ بانگێشکردنتان بەخێر بێت سەرچاوان ڕۆزێکیان پێمان بڵێ بۆنەکەت من تاقیم کردەوە بەڕاستی مە مجاملە نییە بۆنێکی زۆر هادێ بۆنێکی زۆر خۆش زۆر تایبەت هی خاتونانە وڵات پیاوانیش تاقیکەنەوە بۆنەکەی خۆشە کاک مستەفا ئەلێوە تاقیکەنەوە بزانم بۆنەکەی چۆنە بیرۆکەی ئەوەی کە تۆ بیت بە خاوم براندێکی بۆن لە چیەوە سەرچاوی گەر بۆچی برێ لەوە کردەوە براندێکی بۆنت هەبێ طبعاً ئەگەر ئێمە بمانەوێت لە ژیاندا بۆ نمونە بزنزێ بکەین یان ئیشێکی خۆمان بکەین ئەبێ بەحسەیەکی باشی لەسەر بکەیت بۆی سەرکەوتوو بیت بۆی بۆ دوا ڕۆژ شتێکی باش بەجێبێنی منیش بەحسەیەکی زۆر گەورەم کرد دەرچووکە بۆ نمونە لە ساڵی 2019ەوە تا 2022 بای 72 میلیارد بەس بۆ نمونە لە جیهاندا فرۆشراوە منیش هەر لە مناڵیەوە دایمە زۆرم حەز لە بۆن بوو هەر کە لەگەڵ دایکیشما ئەچوین بۆ شوێنانیان یەکێک ماچی ئەکردم دایمە بۆنەکە سەرنجی ڕائکێشام زۆرم حەزە کرد بزانم ئەو کەسە بۆنی خۆشە بۆنی ناخۆشە ئیتر هەر حەزێکم هەبووە دایم بۆ بۆن ئیتر ئەنجامنیش کەسێکم بە هەموو بۆنێک رازی نیم من خۆم لە تەمەنی 8 ساڵیمەوە لە هۆڵەندا ئەژیم لە مناڵیمەوە ئیتر کە چەنەها بۆنم ئەکڕی هەستمە کرد یان زۆر تیژ بوو یان زۆر ئەها سەر ئێشێنێ بەعزە بۆنێک جیاوازی ڕۆسا فرێگننسی یان ڕۆزا پارفیوم لە چیایە ئەو بۆنەی من پراپڕ شخصیاتی خۆمم تێخستووە و کەرەکتەری خۆمم تێخستووە کە بۆنێک بێت هادی بێت کە لێتدا وا لێ بکا کە بۆ نمونە بیر بکەیتەوە بڵێ ئەمە چی لە ناوبۆنەکە ئایا سروشتیە ئایا بەهەمێهێنی ئەم بۆنەی من بۆنێکە لە ئاستی جیهانیایە بۆنێکە بۆ نمونە کە لە ئاستی بۆنەکانی کە دیۆر شانێل ئەمڕۆ لێیبە بۆ بەیانی هەر پێ و ماوەتەوە ئەگەر بیشیش هەر عینشتە پێوێت باڵێ هەر پێوەی ئەمێنێتەوە ینی تا ئێستش لە هۆڵەندا بۆ نمونە لە چەند دوکانێکا دانراوە و زۆر خەڵک بە لی رازین لە بۆنەکەم بەڵێ اینجا بۆنەکەش لە فەڕەنسا دروستم کردو چونکە بۆنێکە من بۆنێکی ئاسایی لەبەر ئەوەی ئاخر من ویستم بۆنێکی جیهانی دروستکەم بۆنەکە کە ئەگەر بتوێ جیهانی دروستیکە ئەبێت تەبعاً لە شوێنێکیش دروستیکەی کە بۆنی مارکەی گەورەتر و براندی گەورەتری لێ دروست بکرێ منیش توانیم لەگەڵ شەریکەیەکی فەڕەنسیە عەقد دروستکەم کە ئەم بۆنەی ڕۆسا بکەین بەیەکەوە کە لە ئاستی جیهانی دابێت و دەوڵەتی دابێت بۆ خانمانە ئێستا لەم کاتەیە دوو بۆنێکی کەی خانمان ئەویش وا هەر لە دروستی ئەەکەین بەڵێ ئەمە هەموو یەک بۆنە ئێستا لەم کاتەدا بوون لەسەر کار لەسەر بۆنی دووهەم ئەەکەین اینجا لەگەڵ شتێکی کەشە ئەویانەوێ بە سپرایز بمێنێتەوە ئەویش هەر بۆ خانمانە بەس لە داهاتوودا ئیشەڵا بۆ پیاوانیش دروستەکەی هیوادارم و کاتە بڵی ئەرێ بۆنەکەی چۆن بۆ خۆش بۆنیە مۆنەکەی چۆن بە لە خانمانی وەرگرن دەست خۆش ناسک بوو باشە چۆن بوو زۆر تایبەت زۆر باشە